یەکێتی ئەوروپا ڕۆژی سێشەمە ڕایگەیان لێکۆڵینەوە دەکات سەبارەت بە وەڵامی ئێران بۆ ڕەژنووسی ڕێکەوتنی کۆتایی بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنە ئەتۆمەکەی ساڵی 2015 لەگەڵ زلهێزە گەورەکان کە لە وتوێژەکانی ڤێنەدا پێشکەشی کردووە. تەنها دەتوانم پشتڕاستی بکەمەوە کە ئێوارەی ڕابردوو وەڵامی ئێرانمان پێگەیشتووە. بۆ ئێستا ئێمە لێکۆڵینەوەی لەسەر دەکەین و لەگەڵ بەشداربووانی دیکەی پلانی کاری هاوبەشی گشتگیر و ئەمریکا لەسەر بەرەو پێشوەچوون ڕاوێژکاری دەکەین. ئەمریکا ڕۆژی سێشەمە ڕایگەیان کە دەقی نۆژەنکردنەوەی ڕێکەوتنە ئەتۆمەکەی پێگەیشتووە لەگەڵ تێبینیەکانی ئێرانیشدا لەو بارەیەوە. لە ڕاستیدا ئێمە تێبینیەکانی ئێرانمان لەسەر دەقی کۆتایی پێشنیارکراوی یەکێتی ئەوروپا وەرگرتووە. ئێمە لە پرۆسەی لێکۆڵینەوەداین و لە هەمان کاتدا سەرقاڵی ڕاوێژکردنین لەگەڵ یەکێتی ئەوروپا و هاوبەشە ئەوروپیەکانمان. بە درێژایی ئەم پرۆسەیە هەر لە سەرتاوە ئێمە ڕێبازێکی بنەڕەتی بە بەرنامەمان گرتووەتە بەر بۆ دانوستانەکان لەگەڵ بەشداربووانی پلانی کاری هاوبەشی گشتگیر کە ماونەتەوە. زانیمان ڕێکەوتنی کۆتایی لەسەر گەڕانەوەی هاوبەش بۆ ئەو پابەندبوونە دەبێت چۆن بێت. ئاژانسی هەواڵی ئێران ڕۆژیهێنی ڕایگەیاندبوو کە ڕەنگە ئێران ئەو دەقە کۆتاییە قبول بکات کە یەکێتی ئەوروپا بۆ ڕزگارکردنی ڕێکەوتنەکەدا ڕشتووە کە ئامانج لەی سنوردارکردنی بەرنامەی ئەتۆمی ئێران بووە لە بەرامبەر ڕزگارکردنی لە سزاکان. ئەگەر ئەمریکیەکان بە شێوەیەکی واقعی نەرمینشان بدەن لە ڕۆژانی داهاتوودا دەگەینە ڕێکەوتن، بەڵام ئەگەر ئەمریکا ئەوە نەکات ئەوە هیچ ڕوونادات. ئەگەری ڕێکەوتنیە کە ڕەنگە ببێتە هۆی هەڵگرتنی سزاکانی ئەمریکا لەسەر بەرهێمێنانی نەوتی ئێران کە 2.5 ملیۆن بەرمیل بووە لە ڕۆژێکدا پێشتر یارمەتی دەربووە بۆ دەستپێکردنی دابەزینی نرخەکان لە بازاڕەکانی جیهاندا بە جۆرێک کە ئایندەی گرێبەستە نەوتەکانی ئەمریکا نزیکەی لە 100 دابەزیوە و لە خوارد$90 بۆ هەر بەرمیلێک کە نرخەکەی دیاری کراوە. بەریتانیا، چین، فەڕەنسا، ئەڵمانیا، ئێران و رووسیا هەروەها ئەمریکاش بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە سەرەتای مانگی هەشتی ڕابردوودا دوای پچڕانی چەند مانگێک دانوستانەکانیان لەبارەی ڕێکەوتنە ناوچەکەەوە دەست پێ کردەوە. جۆزف بۆرێل کە هەماهەنگی دانوستانەکانی کرد بۆ گەڕانەوەی ئێران و ئەمریکا بۆ ناو ڕێکەوتنەکە دەڵێت ئێمە لێکۆڵینەوەی لەسەر دەکەین و لەگەڵ بەشداربووانی دیکەی پلانی کاری هاوبەشی گشتگیر و لەگەڵ ئەمریکاشدا لە ڕاوێژدا دەبین. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.